بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بەشی حەوتەم. کۆدێتای 18 تشرینی دووەمی 1963. دەمانگ بەسەر کۆدێتای 8 شوباتی 1963دا تێنەپەڕی بوو. ناکۆکی لە نێوان سوپایی و حەرس قەومی و باعسی و ناسریەکاندا پەرەیسەند. باعسیەکان دەستیان بەسەر هەل و مەرجەگەدا گرت و کۆمەڵێکی هەڵبژاردان لە ئەفسەرە ناسریەکان گرت و لە گرتوخانەیان توندکردن و هەندێکان بە بیانووی ئەوەوە کە نیازیان بووە کۆدێتایەک لە دژی بەعس بکەن. لەژێر ئازار و سەزاداندا لەناو بردن. دۆخەکە هەر بەم جۆرە مایەوە تا کێشە لە نێوان دوو قۆڵەکەی بەعس خۆیدا بەرپا بوو بە کۆدێتایەکی بەعسیانەی نوێ بڕایەوە. لە کاتی بەسرانی کۆنگرەی هەرێمایەتی شەشەمدا لە بەغدا ناکۆکیکی توندوتیژ لە نێوان ئەوانەدا کە بە بەعسی ڕاستڕۆ ناسرا بوون و ئەوانی بە بەعسی چاپڕۆ ناسرا بوون ڕوویدا. بەعسی ڕاستڕۆ بە سەرکردایەتی ئەحمەد حەسەن بەکر و ساڵح مەهدی عەماش و بەعسی چاپڕۆ بە سەرکردایەتی عەلی ساڵح سەعدی بوو. لە 18 تشرینی دووەمیشدا شەڕێکی خوێناوی لە نێوان بەعسیەکان خۆیاندا هەڵگیرسا. ڕایگەشتی عێراق لە حوکمی بەعسیەکان بێزار بوو. بێزی لە تاوان و کردەوەکانیان دەهاتەوە. هەڵ ڕەخسا بوو بۆ ئەوەی سوپا دەستی خۆی تێوەردا و عەبدولسەلام بە یارمەتی سوپا و ئەفسەرە گەورەکانی و سەرکردەی فیرقەکان و بەڕێوەبەری بزەوت سوبحی عەبدولحەمید و سەرکردەی هێزی ئاسمانی هەردان عەبدولغەفار تکریتی ئەو هەلەی قۆستەوە. شەڕ لە شەقامەکانی بەغدا لە نێوان هێزەکانی سوپا و حەرس قەومیدا هەڵگیرسا و عەبدولسەلام کەوتە ڕاوکردنی یەک بە یەکیان. تاخمی سەرکەوتوو لەم شەڕەدا ئەوەی مەبەست بوو کۆشکی دەوڵەتی تەپی و بینا بکاتەوە و بایەخ بە چارە سەرکردنی گیر و گرفتە گەورەکان بدا کە لە سۆنگەی پاشا گەردانی حوکمی بەعسەوە پەیدا بوو. لەگەڵەوەشدا هێزەکانی حکوومەت هەوڵیان دەدا لێرە و لەوێ هەندێک کاری سوپای کەم دەرەتان لە بەرەکانی شەڕدا بکەن کە هیچیان سەر نەکەوتن. لە ناوچەی باڵەکیش بارزانی دۆخی گوندەکانی بەسەر کردەوە و تا حاجی ئۆمەران سەرکەوت. سبەینەی 23 تشرینی دووەمی 1963 کە خەریک بووین زینی شێخیمان بەجێ دەهێشت تا بڕۆین بۆ حاجی ئۆمەران. من ڕادیۆکەم کردەوە گۆرانی بێژ محەممەد عارف جەزراوی گۆرانی دەوت. لە پڕ هەواڵی کوشتنی سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا جۆن کەنەدیم بەرگوێ کەوت. بەپەلە چوون بۆ لای باوکم و هەواڵەکەم پێگەیاند. باوکیشم نیگەرانی خۆی سەبارەت بەو هەواڵە دەربڕی و وتی کەس لە مردن دەرباسی نابێ و سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانیش لەم یاسایە بەدەر نییە. بۆ شەو ناردی بە دوای بەڕێز ئەحمەد تۆفیقی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێراندا و بروسکەیەکی دایە دەست بۆ پرسە و سەرخۆشی بە بۆنەی کوشرانی سەرۆکی ئەمریکاوە و جەختی لەسەر کرد کە بیگەێنێت بە بەڵیۆسخانی ئەمریکا لە تاران. ڕژێمی نوێ داوای گفتوگۆ لەگەڵ شۆڕشدا دەکات. ساڵی 1963 ساڵی تاقیکردنەوەی بەنرخ بوو بۆ گژلایەنەکان. یەکێک لەو تاقیکردنەوانە ئەوە بوو بۆ حکمڕانانی بەغدا ئیسپات بوو کەوا لە توانادا نییە شۆڕش بە بەکارهێنانی هێز لەناو ببرێ و لێکگەیشتن و گفتوگۆ تاقە ڕێگەی چارکردنی ناکۆکیەکانە. هەروەها بۆ هەموو گەلی کوردیش ئیسپات بوو کەوا شۆڕش دەمێنێ و پایی مەحکەمە و بە هیچ جۆری ڕێگەی کوژاندنەوەی نییە و بەردەوامی شەڕیش بەڵایەکە هەردوو میلەت دەگرێتەوە. بەڵام لە سەرێکی تریشەوە پێویست بوو شۆڕشی شاناسیەکی ئارامی بۆ خۆی بدات و ماوەیەکی حەسانەوەی بۆ بڕەخسێ تا هێزەکانی خۆی تیادا ڕێک بخاتەوە و ڕیزەکانی تێدا پتە بکاتەوە و گەلی کوردیش هەروەها پێویستی بە ماوەیەکی ئارامی هەبوو پشوویەکی تێدا بدات و برینەکانی خۆی تیمار بکات و ساڕێژ بکاتەوە و دەستێ بە باری ئابووری خۆیدا بهێنێتەوە کە شەڕ بە هەموو جۆرێ زیانی پێگەیاندبوو. بەم جۆرە لە سەرەتای کانونی یەکەمی هەمان ساڵدا نوری شاوەیس و جەلال تاڵبانی هاتن بۆ لای بارزانی و لەگەڵی مانەوە و پاشان لەگەڵی چوون بۆ ڕانیە. لە 16 کانونی یەکەمدا بەڕێز ئەسکەندەری ئەرمەنی کە یەکێک بوو لە دۆستە هەرە ئازیزەکانی بارزانی و پایە و پلەیەکی هەبوو لای هات بۆ سەرلێدانی. کاتێک کە بارزانی لە ساڵی 1943دا بە دوورخراوی لە سلێمانی دەژیا ئەسکەندەر دەرمانخانی هەبوو لەوێ. ئەسکەندەر لە هەمان کاتدا یەکێک بوو لە دڵسۆزەکانی شێخ بابا عەلی شێخ مەحموود و
هەردووکیشان لە گەلێکاری بازرگانیدا هاوبەشی یەک بوون. ئەسکەندەر گەیشتە گەڵاڵە و لە گوندی ناو کێلەکەن لەگەڵ بارزانی کۆبەوە و نامێکی بابە عەلیدایە. ئەوەی تێدا بوو کە حکوومەت پێخۆشحاڵە گفتوگۆیەک لەگەڵ بارزانیدا بکات. بارزانی لەم بارەوە گفتوگۆی لەگەڵ نووری شاوەیس و جەلال تاڵەبانی و عەقید عەبدولکافیدا کرد و وەڵامێکی نامەکەی شێخ بابە عەلی ئامادەکرا و باخەتی نووری شاوەیز نووسرایەوە. لەو شتانەی لەو وەڵام نامێدا نووسرا بوون ئەم ڕستەیە بوو. ئامادین بۆ پێشوازی لە وەفدی ڕەسمی حکوومەت و دەستکردن بە گفتوگۆ لەگەڵیدا لە ناوچەی ڕانیە ئەگەر وەفدەکە ویستی بێت. ئێمە چوین بۆ دۆڵەڕەقە و بە میێوانی لای مەلا عوسمانی پڵنگان کە یەکێک بوو لە دۆستە نێزیکەکانی بارزانی و ئینجا عەباس ئاغای مامەند ئاغای سەرۆخێڵی ئاکۆ و دۆستی نێزیکی بارزانی دابەزین و تاسەی کانونی دووەمی 1964 لەوێ ماینەوە و پاشان چوین بۆ سەنگەسەر. لە سەنگەسەر بووین ڕژێم داواکەی خۆی لە ڕێگەی عەمید عەبدولعەزیز حەمید چەلەبی فەرماندەری هێزی فائیزەوە دووبارە کردەوە. نامەکە داوای کردبوو وەفدێکی کورد بڕوا بۆ بەغدا چونکە هیچ پێویستیەک بەوە نییە وەفدێکی حکوومەت بە هیچ جۆرێک بڕوا بۆ ناوچێکی ژێر دەسەڵاتی شۆڕش. لە وەڵامەکەی ئێمەشدا بۆ نامەکەی عەبدولعەزیز چەلەبی هێنابووی وترا بوو ئێمە ئامادەنین هیچ وەفدێ بنێرینە لاتان. دوا وەفد کە نارمان بۆ لاتان ئەندامەکانیتان گرت و بە توندی زیندانیتان کردن و هێشتا هەر لە زیندانن. کەچی ئەوان لە پایی میێوانی شەرەفدا بوون. بەوە هەموو داونەریتێکی نێودەوڵەتیتان و هەموو پێویستیەکانی خۆش میوانداریتان پێشێل کرد. لە حەدیسی پیرۆزی پێغەمبەریشدا هەیە کەوا موسڵمان لە کونێکەوە دوو جار مار نایگەزێ. لەگەڵ ئەمەش ئێمە گفتدان دەدەینێ کەوا وەفدەکەتان بە هەموو ئەو پێویستیانەوە پێشوازی لێ بکرێ کە ئەرکی میوانداری و ڕەوشتی بەرزیان پێویستیان دەکاو با پێچەوانی ئەو سەرنجامەی تووشی وەفدەکەی ئێمە بوو. پتر گومانم بۆ ئەوە دەچێ ئەم نامەیە بە قەڵەمی عەبدولکافی نەبەوی نووسرابێ. ڕۆژی 19 کانونی دووەم کۆبوونەوەیەک لە ماڵی محەممەد ئەمین ئاغا لە گوندی گربداخ کرا. هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردەکانی سوپای شۆڕش و هەموو ئەو سەرۆک خیاڵانی تێدا بەشدار بوون کە لەو ناوچەیەدا بوون. لەو کۆبوونەوەیەدا لەو داخوازیانە کۆڵڕایەوە کە دەخرانە بەردەم وەفدی حکوومەت ئەگەر گەیشتە ئەوێ. بێتەلی بارەگەی بارزانی بروسکەیەکی فرقەی دوی لە 28 کانونی دووەمدا وەرگرت و بارزانی لێ ئاگادار کرا. لەو بروسکەدا وترا بوو کەوا وەفدێکی حکوومەتی ڕۆژی 30 مانگ بە باڵە فڕەیەکی هەلیکۆپتەر دەگاتە ڕانیە. گەیشتنی وەفدەکە بۆ ڕانیە. لەو ڕۆژەدا کە دیاری کرابوو بۆ پێشوازیکردنی وەفدی حکوومەت بارزانی بۆ خۆشی گەیشتە ڕانیە و ماڵی حەسەن کانەبی دەستنیشان کرا بۆ ئەوی دوو وەفدەکەی تێدا کۆ ببێتەوە. جەلال تاڵەبانی و کەسانێکی تر چوونە ئەو شوێنەی باڵە فڕەی وەفدەکەی حکوومەتی لێ دەنیشێتەوە. وەفدەکە لە سەعادەی بەیانیدا گەیشتە جێ. شتێکی چاوەڕوان نەکراو لە پڕ بوو بۆ هەمووان کە دیان وە شێخ ئەحمەدی بارزانی لە باڵە فڕەکەدا دەبەزێ. جەلال تاڵەبانی کە ئەمەیدی با پەلە ڕۆی بەلای بارزانی کەوا بەژدەی هاتنی شێخ ئەحمەدی برای بداتێ. بارزانیش ڕاست بووە و با پەلە هات بۆ پێشوازی لێکردنی شێخ ئەحمەد. دیتنی شێخ ئەحمەد باش بە حاڵی ئێمە دیارەکی نایە بوو لە نرخاندن نێت. وەک دەرکەوت عەبدولسەلام قورئانێکی لەگەڵ نێردەکەیدا ناردبووە لای شێخ ئەحمەد تکای لێ کردبوو لەگەڵ وەفدەکە بڕوات بۆ ڕانیە. عەبدولسەلام بۆیە لەسەر ئەوە سوور بوو کە شێخ ئەحمەد لەگەڵ وەفدەکەدا بێ چونکە ئەو قسەی لەناو خەڵکدا باو بوو بەرگوێ کەوتبوو گوایە بارزانی بە هیچ کلۆجێ فەرمانی شێخ ئەحمەدی برای ڕەت ناکاتەوە. ئەوەش ڕاستێکی تەواو بوو. عەبدولسەلام بە هیوای ئەوە بوو شێخ ئەحمەد پاڵە بەستۆ بخاتە سەر مەلا مستەفای برای بۆ ئەوەی چەند داخوازیەکی دیاریکراو هەبوون پەسەندیان بکات و پێیان ڕازی ببێ. بەڵام هەموو ئەوەی لەم بوارەدا لە شێخ ئەحمەدەوەی دەستگیر بوو ئەوە بوو کە شێخ ئەحمەد وتی ئاشتەوایی گەورەی گشت حکومەکانە و ئێوە خۆشتان باشتر دەزانن چی دەکەن. هۆی دووەمی ناردنی شێخ ئەحمەد لەگەڵ وەفدەکەدا ئەوە بوو عەبدولسەلام لە بارزانی بەگومان بوو. شارەزای خوو ڕەوشتی بارزانی نەبوو. لایوا بوو بارزانی ئەندامانی وەفدەکە دەگرێ و لای خۆی دایانهێڵێتەوە تا ئاڵوگۆڕیان پێدەکا بە ئەندامانی وەفدەکەی کورد کە لە بەغدا لە بەندیخانە گیرا بوون و بوونی شێخ ئەحمەد لە چوارچەوەی وەفدەکەی حکوومەتدا ڕێی ئەوەی لێ دەگرێ کارێکی وا بکات. ئەمەش کاری ئەو جۆرە کەسانەیە خەڵکی تر لە نەینۆکی خۆیاندا دەبینن. دزەم و کەسێکی لا دزە و درۆزن هەر کەسێ گفتێکی بداتێ بە درۆزنی دەزانێ و هەر بەم جۆرە. سەرۆکی وەفدەکەی حکوومەت عەمید عەبدولڕەزاق سەید مەحموودی
پارێزگاری سلێمانی بوو. دیار بوو عەبدولسەلام دەسەڵاتێکی بەرەڵاو بێ سنووری دابوویە و ڕای سپاردە بوو هەموو هەوڵ و تەقەلایەک بدات بۆ ئەوەی بگاتە ڕێکەوتنێک ئیتر هەرچەندی تێبچێت. گفتوگۆ تا دەی شوباتی 1964 خایەند کە ڕۆژی ئیمزاکردنی ڕێکەوتن نامەکە بوو. وەفدەکەی حکوومەت لەو ماوەیەدا 2 جار گەڕایەوە بۆ بەغدا، جارێکیان لە 5 مانگدا و جارێکیان لە 7 مانگ. لە ڕاستیدا حکوومەت مەبەستی لەم ڕێکەوتنە ئەوە نەبوو ڕادێک بۆ ناکۆکی و هەراکە دانێ. بەنەرێتەکەی خۆی تەنیا ئەوەی دەویست کاتی دەستکەوێ و نەبێ ئەمە شاراوە بوو بێ لە بارزانی وتەی نەگەیشت بێ. بەڵام کوردستانی ژوەک و حکوومەت پاش ئەو شەڕە سەختانی هەموو ساڵی ڕابردویان گرتەوە و پاش ئەو هەموو زەرەر و زیانی بە تایبەتی لەلایەنی ئابووریەوە تووشی خەڵکەکە هاتبوون، پێویستێکی زۆری بە شەڕ ڕاگرتن هەبوو. هیوای ئەوەش لە کایەدا بوو کە ڕێکەوتنەکە بژاردنەوەی زەرەر و زیانی خەڵکیش بگرێتەوە، نەخوازەڵا ئەو جوتیارانەی ئاوی ئەستێڵی دەربەندیخان و دووکان زەوی و زاری داپۆشی بوون و کەیشت و کاڵی لەناو بردبوون. کاتی خۆی حکوومەتی قاسم گفتی ئەو بژاردنەوەی دابوو. بەڵام هەڵگیرسانی شۆڕش و ڕوودانی شەڕ دەرفەتی جێبەجێکردنی ئەو گفتەی نەدا. بارزانی دەستی لە داڕشتنی ڕێکەوتن نامەکە وەرنەدا، چونکە هەر لە بنەڕەتەوە باوەڕی بە گفتەکانی حکوومەت نەبوو. چوار کەسەکەی ئەندامی وەفدی کورد واتە نووری و جەلال و مەسعود و عەبدولکافی لە داڕشتنیدا بەشدار بوون. بەیانی ڕێکەوتنەکان لە دوا داڕشتنیدا لادەی شۆبادەهێنا بۆ بارزانی و ئیمزای کرد. بۆیە ئەوەندەی پێچوو چونکە ناکۆکیێکی گەورە لەباری یەکێک لە بڕگەکانیەوە ڕوویدا پەیوەندی بەو ڕستەیەوە هەبوو کە قەواری کوردی لەو دەستورە کاتێدا پێی دەسەلمێنرێ کە لەوە و پاشدا دەنرێ. عەبدولسەلام عارف و هەموو ئەندامانی حکوومەتەکەی لەسەر ئەوە سوور بوون کە ڕستەکە بەم جۆرە بێ. دەوڵەتدان بە مافی هاو نیشتیمانەتی کوردەکاندا دەنێ. لە کاتێکدا کە وەفدی کورد بە پشتیوانی بارزانی سوور بوو لەسەر دانە دواوەی ئەو ڕستەیە و گۆڕینی بەم ڕستەیە. دەوڵەتدان بە مافەنەتەوەیەکانی کوردەکاندا دەنێ. گفتوگۆ لەباری ئەم پرسەوە درێژەی کێشە و وەفدەکەی حکوومەت ڕای دوایی خۆی نەدا و لە 7 شوباتی 1964دا گەڕایەوە بۆ بەغدا و پاشان هاتەوە و ڕەزامەتی حکوومەتی لەسەر ئەو جۆرە داڕشتە کە وەفدی کورد پێشنیازی کردبوو لەگەڵ خۆی داهێنا. بەم هۆیەوە بوو ئیمزاکردنی ڕێکەوتنامەی شەڕ وەستاندن تا دەی شوبات دواکەوت. پاش ئیمزاکردنی ڕێکەوتنامە و ئاگروەست و جاڕی ڕاگرتنی شەڕ، جەمال عەبدولناسر نامەیەکی لە ڕێگەی ئەندازیار شەوکەت ئاکرەیەوە نارد، پێ خۆشحاڵی خۆی تێدا دەربڕی بوو. بەو ئەنجامەی هەردوو لا پێگەیشتبوون. بارودۆخی کوردستان پاش وەستاندنی شەڕ زۆر باشتر بوو. حکوومەتیش زەوی و زاری ژێر ئاوی ئەستێڵی دەربەنیخان و دووکان کەوتووی جوتیار و وەرزێڕەکانی بۆ بژاردنەوە و کوردستان بۆ ماوەیەک پشوێکی ئارامیدا و شانی بۆ حەسانەوەیەک شل کرد کە زۆر پێویستی پێی بوو. گیراوەکانی هەردوو لاش بەڕەڵاکران. هەروە ئەندامانی وەفدی کوردیش ئازاد بوون و لە 16 شوباتی 1964دا گەیشتنە سەنگەسەر کە ئەمانە بوون: ساڵح یوسفی و شاخەوان شوان و عەبدولحوسێن فەیلی و عەگید سدیق و مستەفا عەزیز. سەردانە حکوومەتیەکان لە بارزانی. پاش ڕێکەوتنەکەی شوبات ژمارەیەکی زۆر لە بەرپرسە حکوومەتیەکان هاتن بۆ ڕانیە بۆ چاوپێکەوتنی بارزانی. هەروەها ژمارێکی زۆر لە ڕۆژنامەنووسی عێراقی و عارەب و بێگانش بەسەر ناوچەی شۆڕشدا دابارین. یەکێ لەو وەفدە حکوومەتیانەی لە 11 ئاداری 1964دا هاتن وەفدێکی گەورە بوو. ئەوە دەی لەبیرم مابێ بۆ پرسی گێڕانەوەی بەڕێوەبەرێتیە حکوومەتیەکانی ناوچەکە و جەخت لە سەرکردنی ئەوە هاتبوو کە حکوومەت بەڕاستی دەیەوێت ڕێکەوتنەکەی شوبات جێبەجێ بکات. ڕۆژیەکی ئایاریش وەفدێکی تر هات بە مەبەستی وەرگرتنەوەی ئەو چەکە قورسانەی پێشمەرگە لە شەڕی 1963دا دەستیان کەوتبوون، بە تایبەتی 2 تۆپی ئەندازە 75 ملیم. وەفدەکە لای بارزانی زۆر لەسەر ئەم پرسە ڕۆیی و تکای دەکرد بیاندنەوە، بەڵام هیچ ئەنجامێکی دەستگیر نەبوو. لە 2 حوزەیرانیشدا تاهیر یەحیا کە لەو کاتەتا سەرۆکی وەزیران بوو بە سەرۆکاتی وەفدێکی تری گەورە هات بۆ ڕانیە و لە خەلەکان پێشوازی لە وەفدەکە کرا و بارزانی لە پێشوازیاندا بوو. ئەمە گەورەترین و گرنگترین وەفد بوو تا ئەو دەمە هاتبێ بۆ کوردستان. هەردوو وەفد گەیشتنە ڕانیە و تا شەو گفتوگۆیان کرد. بارزانی بەڕێوەبردنی گفتوگۆکەی لەلایەنی شۆڕشەوە بە ئیبراهیم ئەحمەد سپارد. بەشی زۆری گفتوگۆکە
لەباری ئەو دەستوری کاتیەوە بوو کە لە 4 ئایاری 1964دا بڵاو کرایەوە و لە ئاوات و هیواکانی گەلی کوردەوە دوور بوو. ئەوەش بوو بە بەڵگەیەک کەوا حکوومەت بەڕاستی نییە و هیچ چارێکی بۆ گیر و گرفتی کورد لەلا نییە. ڕاستەکەشی ئەوەیە ئەوانە بە تایبەتی هادی خەمماسی بەڕێوەبەری هەواڵگری و سوبحی عەبدولحەمیدی وەزیری ناوخۆ کە دوان لە تەوەرەکانی نەتەوە چیە عەرەبەکان بوون. باوەڕیان بە هیچ مافێکی کورد نەبوو. ئەگەر کاریش لە دەستی ئەواندا بووایە بە هیچ دوو دڵیەک گەلی کوردیان لە ڕیشەوە دەردەهێنا. لەوانەیە تاهیر یەحیا ڕاست بوو بێ و لە پرسی کورد گەیشتە بێ. بەڵام لە ئەستی هەڵوێستی ئەو دوانەدا هیچ دەسەڵاتێکی نەبوو. بۆیە ناچار بوو بێوێ و نەیەوێ لەگەڵیاندا بڕوا. هەرچی پارێزگاری سلێمانیشە وا دەردەکەوت بەڕاستی نیازی ئەوەیە زەوینەیەکی لەبار بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی پرسەکە بە شێوەیەکی وا سەری هەمووانی پێبەرز ببێتەوە. چکە وەک بۆم دەرکەوت حەزی لە چارەسەری سوپایی نەبوو، شەڕی نەدەویست و بەهۆی ئەم هەڵوێستەیەوە سەرکۆنێکی زۆری لەلایەن دوو هەواڵەکەیەوە دەکرا و هەرچەند قسەیەکی لەم بوارەدا دەکرد گاڵتەیان پێدەکرد تا ڕادەیەک کە تۆمەتی ئەویان دەدایە پاڵ کە بووە بە پیا و بارەبەری بارزانی و بە بەرتیل پێدان نەبێ بارزانی ڕای نەکێشاوە بۆ ڕیزی خۆی و سەرەجام پرسەکە گەیشتە ئەوە داوای کرد لای بدەن و داوای خانەنشینی کرد و پایە و شوێنەکەی خۆشی بەجێهێشت و چووەوە لە مۆسڵ لە ماڵی خۆیدا دانیشت. دوجار تاهیر یەحیا بەڵێنیدا کەوا هەموارکردنێک لە دەستوردا بکات بە جۆرێکە بەڕاشکاوی دان بە حەقیقەتی بوونی گەلی کورد و مافەکانی دابنێ. بەڵام لە گەڕانەوەیدا گفتەکەی خۆی بەجێ نەهێنا و دەستوری کاتی چۆن دانرابوو هەروە مایەوە.